Rasanya, saya apa ya? Sama apa yang nama? Saya ambil. ئەم ساڵ دووەمین فستیڤاڵی بازاڕەکە لە گەرمیان نەکرێتەوە بە بەشداری نزیک 200 خاوەن کار و کۆمپانیا و براند و ئیشی دەستی و خواردنە کوردەوارەکان لێرە بەشدارن و هەروەها ئەو نەخۆشخانە ئەهلیانەی کە لە سنوورەکەدا هەن ئەمڕۆ لێرە بێ بەرامبەر پشکنین بۆ هاوڵاتیان و بۆ گەشتیارانی فستیڤاڵەکە ئەنجامەدرێ. ئامانجی ئێمە ئەوەیە ئەو بەروبوومە خۆماڵی و ئەو خاوەن کار و کۆمپانیانە کە لە سنوورەکە هەن و لە کوردستان بەگشتیە بازاڕسازیەکیان بۆ ئامادە بکەین بۆی بتوانن لە فستیڤاڵەکەدا بەرهەمەکانیان بە گەشتیاران بناسێن. ئەوەی سلێمانی کاخوجە تۆ نەوی بنێشە تاڵ دەگرت فستیڤاڵی بازار بوو لە گەرمیان ئەم جۆرە فستیڤاڵە گرنگی تایبەتی خۆی هەیە بە تایبەت بۆ کەسانەی کە خاوەن کار و پیشەی تایبەتی خۆیانن بە تایبەت ئەوانەی کە شتەکانیان خۆماڵی و ینی دروستکەری خۆیانن بۆ ساختکردنەوەیان کارێکی گرنگە. پێم خۆشە بینەمەوە ئافرەتانەی کە لێرن بەرهەمی دەستی خۆیان هێناویانە و لێرە بە بازاڕیانەکەن خەڵکیش چاکە کڕیاریان هەیە توانن سوودێکی باش ببینن لەم ماوەیە.